ئیسلاحخوازانی حکوومەتی پاساوکەری جنایەتەکانی کۆماری ئیسلامی. محەممەد خاتەمی کە لە ڕۆژی قەتڵی حکوومەتی ژینا ئەمینیەوە تا ئێستا لاو ببوو، هەر کە شانۆی ناشیانەی هێرشی داعشی بۆ سەر مزگەوتی شاچراغ بینی، سەری لە قاپۆڕەکەی دەرهێنا و وێڕای هێرشکردنە سەر نەیارانی نیزام، خوازیاری بەرەنگار بوونەوەیان بوو بە شێوەیەکی توند. ڕێبەری ڕەفۆرمخوازە دەوڵەتیەکان دوو دەیە هەوڵیدا تا جنایەتەکانی کۆماری ئیسلامی بە قسە و وعدەی بێسەمەر لەبەر چاوی خەڵک بشارێتەوە. لە قسەکانی دوێنەیدا ئەندازیارێکی سیاسیشی لا دروشمی سەرەکی و گرنگی بە ملیۆن کەس لە خەڵکی کوردستان و ئێرانیدا ئەنجامدا. دروشمی ژن، ژیان و ئازادی کە دروشمی بە ملیۆن کەس لە خەڵکی ئێرانە و سەدان ملیۆن لە ئاستی دنیادا لەلایەن خاتەمیەوە تەنیا کرا بە دروشمی ژیان و ئازادی. حکوومەتی ئیسلامی و سەرجەم باڵەکانی بە خاتمی و هاوبەشەکانیەوە ئاپارتاید و هەڵاواردنی جنسەتیان بەسەر ژنانی ئێراندا نیهادینە و سیستماتی کردووە. ئێستا بە سوڕاندنی نوکە قەڵەمێک ناوی ژن لە دروشمی ژن، ژیان، ئازادی لەلایەن ڕێبەری ئیسلاحاتەوە پاک دەکرێتەوە و نامێنێ. زیاتر لە 40 ڕۆژە کە بە ملیۆن کەس لە ژنان و پیاوانی وڵات لە دژی کۆماری ئیسلامی و لە دەوری ئەم دروشمە ئاخێزێکی شۆڕشگێڕانەیان بەرپا کردووە. ئاخێزێکی کە ئاستەکەی سنوورەکانی ئێرانی تێپەڕاندووە و بۆ تا ئیلهام بەخشی بزوتنەوەی ئازادی خوازانە و بەرابەری تەڵەبانەکان لە سەرتاسەری دنیادا. ئێستا لە خۆنوانێکی ڕیاکارانەدا لەلایەن خاتمیەوە وەک ڕێبەری ڕەفۆرمخوازە حکوومەتیەکان کۆڵەکە سەرەکیەکەی واتە ژنی بە نوکە قەڵەمێک لێ دەکرێتەوە. نزیک بە 300 کەس لە جەریانی ئاخێزێکدا کە بەشی زۆریان لاوانی دەبیرستانی بوون گیانیان بەخت کرد. بە هەزاران کەس بریندار و زیندانی کران. لە کوردستان و سیستان و بەلوچستان و لە زۆرێک لە شارەکانی ئێران جنایەتی گەورە لەلایەن حکوومەتی ئیسلامیەوە ڕوویداوە و خاتمی سەبارەت بە گشت ئەم ڕووداوانە پێدەنگ بووە. ڕێکخستنی ناشیانەی هێرشی داعش بۆ سەر مزگەوتی شاچراغی شیراز دەکرێتە دەرفەتێک بۆ خۆپیشاندانی خاتەمی. خاتەمی لە پەیامەکەیدا کە بەم بۆنەیەوە بڵاوی کردووە، خوازیاری کۆتایی هێنان بە توندوتیژی لەلایەن خەڵکەوە بوو. ئەوە لە حاڵێکدایە کە هەمووان دەزانن ئەمە توندوتیژی بەکرێگیراوانی ڕژیمە کە سەدان کەسی خڵتانی خوێن کردووە. هەموو خەڵکی ئێران و بەشێک لە خەڵکی دنیا ناوی ژینا ئەمینیان بیستووە و قەتڵی حکوومەتی ئەویان مەحکوم کردووە. بەڵام ڕێبەری ئیسلاحخوازانی حکوومەتی نەتەنیا ناوی ژینا ئەمینی نایەنێت بە زمانیدا، زیرەکانە و شیارانە ژن لە دروشمی ژن، ژیان، ئازادی دەسڕێتەوە. مهندسیکردنی دروشمی ژن، ژیان، ئازادی لەلایەن خاتمیەوە نیشانی دەدات کە ڕێبەری ئیسلاحخوازانی حکوومەتی لە دژایەتیکردنی ژندا هیچی لە ئاخوندەکانی باڵی بەرانبەری لە حکوومەتدا کەمتر نییە. ئەم بزوتنەوەی دوایی بەڕوونی نیشانی داوە کە باڵە جۆرە و جۆرەکانی ڕژیم هیچ پەیوەندیەکیان بە دنیای مۆدێرن و سەردەمەکەوە نییە و لە ڕوانگەی فکریەوە لە سەدەکانی نێوەڕاستدا دەژین. بێگومان ژنان و پیاوانی تێکۆشەر و ئازادی خوازی ئێران هیچ بایەخێک بۆ هەوڵ و تەحریفاتەکانی ئیسلاحخوازە داماوەکان دانانێت. ناڕەزایەتی و خەباتی خەڵکی وەگیان هاتوو لە سەرجەم سیستمی ویلایەتی فەقیه و حکوومەتی ئیسلامی. ئەم ئاخرین حکوومەتی ئیسلامیە لە ئێران بەرەو زبڵدانی مێژوو دەبات و چاوبەستەکانی وەک ئیسلاحخوازە حکوومەتیەکان کە چاویان لە حان جنایەتەکانی ڕژیمی ئیسلامی دەبەستن، ئەم جنایەتانە پاساو دەکەن و ڕاستیەکان ئاوەژۆ دەکەن و ڕیسوا دەکەن.